سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئاگادارن کە چەند ڕۆژێکە بەسەر هێرشی هێزەکانی حەماس بۆ سەر ئیسرائیل و دواتر بە پێچەوانەوە هێرشی ئیسرائیل بۆ سەر فلستین تێپەڕ دەبێت. تا ئێستا هەزاران کەس لە هەردوو لاوە کوژراون یان بریندار بوون، هەزاران کەس ئاوارە بوون و شاری غەزا لەژێر گەماڕووی تەواوەتی ئیسرائیلدایە. پەرەسەندنی ململانی نێوان ئیسرائیل و فلستین بۆتە هۆی هەڵوێست و جەمسەرگەری جیاواز لە ناوچەکە و جیهاندا. لەلایەکی تریشەوە حکوومەتی تورکیا سوود لە بێدەنگی هەواڵەکان و سەرنجی ڕایگەشتی بەرامبەر بە ئیسرائیل و فلستین وەردەگرێتەوە بە بەردەوامی بردومانی خۆبەڕێوەبەراتی ڕۆژاوا دەکات. ئێمە لەم بەرنامەیەدا سەبارەت بەم دوو بابەتە بانکشتی هاوڕێ شۆڕش کەریمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان کردو بۆ ئەوەی بەشداری لەم بەرنامەیەدا بکات و وەڵامی چەند پرسیارێکمان بداتەوە. کاک شۆڕش، سەرەتا بەخێراتنت پێ دەڵم، زۆر سپاس بۆی کە ئامادە بوون لە بەرنامەیەدا. منی سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. کاک شۆڕش، با پرسیارەکان لێرەوە دەست پێ بکەین لەسەر وردەکاری شەڕی ئیسرائیل و فلستین. زانیاری نێتان لەسەر ئەم شەڕە چی هەیە بۆ ئێمە و بینەرانی باسبی؟ زانیاریەکان هەروە کە خۆتان دەزانن دوای ئەو هێرشەی حەماس کردیە سەر فلستین ئاماوەی 7 ڕۆژە کە شەڕ و پێکدادان لە نێوان گروپە چەکدارەکانی فەلەستینی وەکو حەماس و جیهادی ئیسلامی و ئیسرائیل ها لە ئارادا. لەم هێرشانەدا لە هەردوو لە خەڵکانێکی زۆر خەڵکانی مەدەنی کوژراون لەو هێرشەدا کە حەماس کردیە سەر ئیسرائیل و بە تایبەتی زۆر خەڵکێکی غەیرە نەزامی ئەوانەی چەکیان پێ نەبوو بگرە ژن و منداڵیان کوشتووە و لە تەرەفی مقابلیشەوە دەوڵەتی ئیسرائیل بە هەمان شێوە هێرشی کردووەتە سەر فەلەستین و تا ئێستا 1600 کەس لەلایەن فەلەستینیەکانەوە کوژراون و 1300 نەفەریش لەلایەن ئیسرائیلیەکانەوە کوژراون و هەروەها نزیک 3000 برینداری لایەن ئیسرائیلی و 6000 برینداری خەڵکی فەلەستینیە. بێزافەیەوەی کە حتممە بیستوتانە لە خەبەرەکانە کە ئیسرائیل بڕیاری داوە کە هێرش بکاتە سەر شاری غەزا ئەوە 24 ساعت کاتی دیاری کردووە کە خەڵک ئەو شارە بەجێ بێڵێ. ئێستا ئەوە ئاو بڕق و گاز و هەموو ئەو شتانیان لێقەت بووەوە. سازمانهای نێودەوڵەتی تەرەفدارانی سۆڵح هۆشدار دەدەن کە ئەمە دەتوانێت فاجعەیەکی لێ بکەوێتەوە. هەر لە ئێستاوە ڕنگ و بۆی فاجعەکە دیارە. بیمارستانەکانی شاری غەزا خەریکن لە بێبەرقیدا یا لە کەمبەرقیە دەرمانی بیمارەکان و زەخمیەکان دەکەن. دەڵێن دەستگاهای دیالیز کە هەزاران نەخۆشی دیالیزیان هەیە کار ناکەن. دەڵێن ئەو دەستگانەی کە بۆ منداڵانێک کە زوو لە دایک دەبن ئیتر کار ناکرێت. دەڵێن ئەو شوێنانەی کە پێویستی تەحقیق و پژوهشە لەسەر نەخۆشیەکانی کار ناکەن. خەڵکێکی زۆر 500-600 هزار نەفەر ئاوی کافیان نییە بۆ خواردنەوە و هەروەها سازمانی ملل ئەمڕۆ داوای کردووە لە ئیسرائیل کە ئەو 24 ساعتە درێژ بکاتەوە چۆن بە هیچ شێوەیەک 1,100,000 نەفەر ئینسان لە 24 ساعتدا ناتوانێت شارێک بەجێ بێڵێەوە، بە تایبەتی شارێک کە ها لە محاسرەی کامڵی ئیسرائیلە. ئەلەو چەژنەدا ئەلەو پەیوەندیەدا گروی حەماس ڕایگەیاندووە کە 13 کەس لەو گرۆگانانەی کە هەیەی لەو بمبارانەی دەوڵەتی ئیسرائیلدا کوژراون و سەفەرەکانی دەستی پێ کردووە. یعنی هەوڵهایەک هەیە لە کایەدا بە تایبەتی وڵاتانی زەلهێز و دەخیل لەم شەڕەدا کە نەهێڵن یا بە جۆرێک بەری بگرن کە کولی منتەقەکە کێشێتە ناو شەڕێکی ماڵوێران کرد، بە تایبەتی لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئەو شتێک کە پێدەوترێ مەحوەری مقاومەت حیزبوڵای لوبنان و گروپهای شیعەی سەر بە کۆماری ئیسلامی لە عێراق و حوسیەکان لە یەمەن و لەو لاوە وەزیری دەرەوەی ئەمریکا و
وەزیری دەرەوەی ئالمان و بلینکن سەفەریان کردووە بۆ ئیسرائیل کە بەرحاڵ و توێژ هایەک بکەن دیارە لەگەڵ بلینکن لەگەڵ مەحموود عەباسا دیداریان کردووە هێشتا لە ناوەرۆکی ئەو دیدارانەدا ئەو دیدارانە هیچ شتێک ڕوون نییە ماخر وەزیەتی ئەو شەڕەیە. زۆر باشە کاک شۆڕش باسی کاردانەوەکانت کرد لەلایەن دەوڵەتانی زلهێز. من پرسیارێکم هەیە لەم ڕژیمی کۆماری ئیسلامی لەم ڕووداوانەدا چ نەخشێکی بووە تا ئێستا؟ کۆماری ئیسلامی دیارە بە ساڵانێکی دوور و درێژە کە خەریکە ئەو لایەنانەی کە پێشتر وتم بە لایەنی مەحوەری مقاومەت دەناسرێ لە ناوچەکەدا بۆ پاراستنی خۆی بڵێ دقیقەن ئەنێ شتێکی شاراوە نییە ئەو کۆمەکانەی کۆماری ئیسلامی دەیکا بە سازمانهای فەلەستینی و بە تایبەتی سازمانهایەکە ڕەنگ و ڕەواڵەتێکی ئۆتۆی پێشکەوتوو ئەوە بتوانن خۆیان وا پێناسە بکەن کە خەریکن دفاع لە خەڵکی فەلەستین دەکەن ئەوانەیە دفاع لە حەماس و سازمانهای ئیسلامی وەکو جەهادی ئیسلامی دەکا ئەو هەموو چەک و چۆڵانە نایشارنەوە لە ساڵانی پێشووتریشە نەیان شاردووەتەوە لەم دەورەدا دیارە خۆیان لە ترسیەوەی کە جەبهەیەکی گەورە بەرعەلەی کۆماری ئیسلامی بێتە کایەوە بەردەوام خەریکن دڵێن ئێمە نەخشمان نەبووە ئێمەش غافڵگیر بووین بۆ بەم شێوەیە ئەو هەڕەشانەی کە لەسەریانە دووری بخەنەوە بەڵام هەموو کەس سوور دەزانێت کە ئەو هەموو کۆمەکە ئەو هەموو پوڵەی کە لە خەڵکی ئێران پێشکەشی گروپهای چەکداری ئیسلامی لە فەلەستین لە ناوچەکە دەیکا بۆ کەسێک شاراوە نییە ئەوانیش بەرحاڵ نایشارنەوە هەر لە ڕۆژی ڕووناکدا لە ئەکسەریە وڵاتانە لە عێراق و لە یەمەن و لە لوبنان و لە فەلەستینە هەموو کارانە دەکەن و ئەم دەورەیش ئەو هەمووە چەک و تەقەمەنی و موشک و پەهباد و هەمووانە دیارە حەماس بێ کۆمەکی وڵاتێکی دەرەکی قەت ناتوانێت ئەو هەمووە تەسلیحاتە کۆ بکاتەوە بۆیە دیارە ئەو کەسەی کە پێویستی بە شتێکی لەو چەشنە هەیەەوە بە تایبەتی دوایەوەی کە عەرەبستانی سعودی وڵاتانی عەرەبی هەوڵیاندا نێوانی خۆیان لەگەڵ ئیسرائیل خۆش بکەنەوە بەردەوام خامنەی هەڕەشەیەوەی دەکرد کە لیانی تێک دەدەین و من پێم وایە ئەمەش بەشێکە دەخاڵەتی کۆماری ئیسلامی بۆ ئەوەیە کە نەهێڵێت ئەو پەیوەندیەی نێوانی عەرەبستان و وڵاتانی عەرەبی باش و ئاسایی بکرێتەوە. بەڵێ کاک شۆڕش خۆتان لە قسەکانتاندا ئاماژەتان پێدا دیارە هێرشێکی ئاوا بەرین دیارە ئامادەگی دەبێت پێشتر دەبێت ئامادەسازی بۆ کرابێت چ لە لەحازی نظامی و چ لە لەحازی ئەو شتانی کە پێویستێتی و ئەو شتانەش فقط تەنیا دەوڵەتێک دەتوانێت ئەم ڕێخستانە بەدی بێنێت. باسی حیزبوڵڵای لوبنان و حوسیەکان وانت کرد. من یەک پرسیارم هەیە کاک شۆڕش بەڕای ئێوە پەیوەندی نێوان حیزبوڵڵای لوبنان لەگەڵ حەماس چییە؟ ئەسەن دەور و نەخشی حیزبوڵڵا لێرەدا چۆن دەبیننەوە؟ حیزبوڵڵا لەم دەورەدا دیارە وتم یانێ ئەم وڵاتانە یانێ ئەم گروپانە وەکو حەماس حیزبوڵڵا حەشتی شەعبی گروپهایەکن کە لەلایەنی کۆماری ئیسلامیەوە پشتیبانی دەکرێت. جیاوازی هەیە لە بینی حەماس و حیزبوڵڵادا. حیزبوڵڵا گرایشێکی معنەوی زۆر گەورەیان بە خامنەیی و بە مەرجعیەتی شیعە هەیە و خۆشیان لە باری ئیدۆلۆژیەوە زۆر بە شیعەگەری و شیعیزم نزیکەوە خۆیان بەوە پێناسە دەکەنەوە. حەماس بە پێچەوانەوە گروپێکی سونیە دیارە لە بواری ئیدۆلۆژیکەوە زۆر جیاوازیان هەیەەوە حتا لەو شەڕەی سووریەشدا کە ڕوویدا زۆر تەرەفداریەوە بوون کە بەشار ئەسەد بڕوخێ. بەڵام ئەوەی کە دێتە کایەوە شەڕی بینی ئیسرائیلە
ساڵهایە بەسەرە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە ڕەشەی لێدان و لە ناوبردننی ئیسرائیل دەکاوە، هەروە حەزبوڵایش کە هاوکارێکی زۆر نزیک و استراتیژیکی ئێرانە هاوپەیمانەتی چەندین شەڕ ڕوویداوە لە بینیانە، بەڵام لەم پەیوەندیەدا حەماسیش لە بەردەژایەتی لەگەڵ ئیسرائیلە هاوکارێکە کە پشتیوانی لە کۆماری ئیسلامی وەردەگرێ بەرعلەی ئیسرائیل. ئێستەیش لەم شەڕە لەکوێ قەراری گرتووە؟ ظاهرەن هیچ کام لە تەرەفەین حاضر نین یا ئامادە نین بڕۆنە ناو شەڕێکی ئاواوە. نە حەزبوڵای لوبنان دەیەوێت کارێکی ئاوا بکە، نە ئیسرائیل دەیەوێ ئەو کارە بکە و نە جمهوری ئیسلامیش دەیەوێ ئەو کارە بکە. بەڵام ئەمڕۆ بازم هەڕەشەیان کردووەتەوە کە ئەگەر بڕۆنە ناو شاری غەزە و شاری غەزە داگیرکەن ئەوە ئامادن ئەوە یا ئەگەر هێرش بکرێتە سەریان لە جەولان یا لە لوبناندا حاضرن بڕۆنە ناو ئەو شەڕەوەوە جبهەیەکی تازە بکەنەوە. زۆر باشە کاک شۆڕش، ئەم هەڕەشانی کە ئەم ڕۆکتیان تا پێشەوەی کە ئەمیر عەبدوڵڵاهیان بچێتە ئەوێ ئەوان ئەم قسانیان نەدەوت، ئەم هەڕەشانیان نەدەکرد. پێتان وانە کە ئەمیر عەبدوڵڵاهیان سەردانی لوبنانی کرد و سەردانی ئەم هێزە نیابەتانی کە خۆی پشتیوانیان لێ دەکات لە دوای ئەم هەڕەشانە هاتوێت؟ دیارە ئەمکانی هەیە هەماهەنگیەکیان کردوێەوە. ئەو سەفەرانەیش ئەمیری عەبدوڵڵاهیان کردوویەتی بۆ ناوچەکە هەر لە عێراقەوە هەتا لوبنان بۆ هەماهەنگی زیاترە ئەگەر لە ئەگەری هاتنەکایەی شتایەکی نەخوازراوەوە. بەڵام دیارە پێشووتریش حەزبوڵای لوبنان لە هەر ئەوە ڕۆژەکانی ئەو شەڕەوە هەڕەشە و گڕۆشەی خۆی دەست پێ کردبوو، بەڵام شەرتی دانابوو کە زمانێ واردی ئەو شەڕەت دەبێت کە هێرشی پێ بکرێەوە. ئەگەر هێرشی پێ بکرێت ئەوە یا ئەگەر شاری غەزە بگیری ئەو کاتە حاضرن بڕۆنە ناو ئەو کایەوە. بەڵام ئیمکانی هەیە ئەو سەردانەی ئەمیری عەبدوڵڵاهیان زیاتر ئەوانی جەسوورتر کرد بێت و یا هەماهەنگی هایەکی زیاتر کراوێت کە کۆماری ئیسلامیش لە ئەگەری شەڕێکی ئاوادا ئامادەی پشتیبانی بکە و بۆیە لەوانەیە ئەو سەفەرەیش نەخشی بوو بێت کە حەزبوڵای لوبنان ئەمڕۆ بە توند و تیژی ئامادەگی خۆی بۆ چوونە ناوە شەڕە دەربڕیوە. زۆر باشە کاک شۆڕش، زۆر یەک پرسی فلستین بۆ تاقمی ئیسلامی حەماس کەم دەکەنەوە و لە ئەنجامدا پشتیوانی حکوومەتی ئیسلامی ئێران لەم گروپە وایان لێ دەکات گومان لە تەواوی مەسەلەکە و ڕیشەی کێشەکان بکەن. ڕایەوە چییە بەڕێستان؟ کاک ئەمیر ئینتەرنێت زۆر خراپ بوو، تێنەگەشتم لە پرسیارەکە. من پرسیارەکەم دووپات دەکەمەوە. دەڵم زۆر یەک پرسی فلستین بۆ تاقمی ئیسلامی حماس کەم دەکەنەوە و لە ئەنجامدا پشتیوانی حکوومەتی ئیسلامی ئێران لەم گروپە وایان لێ دەکات گومان لە تەواوی مەسەلە و ڕیشەی کێشەکان بکات. ڕای ئێوە چییە لەسەرەمە؟ دیارە پێشتر حەزەکەمەوە بڵێم کە هەر گروپێک کە هێرش بکاتە سەر و یا شوێنهایەک بکاتە ئامانجی شەڕی نظامی کە خەڵکی سڤیلی تایە، منداڵی تایە، بە ساڵاتچووی تایە، ئەقدامێکی ناشایست و غەیرە قابلە تەوجیه و غەیرە ئەخلاقیشە و بە هیچ شێوەیە قابلە دفاع نییە، جگە لەوەی کە حەماس نەدەتوانێت و نەئەوێت نوێنەرایەتی خەڵکی فەلەستین بکات. وەنا ئەو کارانە و ئەو حەمەڵاتەی کە ئەنجامی داوە ئەتوانێ ببێتە مایەیەک کە دەردێک لە دەردەکانی خەڵکی فەلەستین کەم بکاتەوە. بەڵام لە عینی حاڵە ئەمە نابێ ئێمە هەنە خودی ناوەرۆکی مەسەلەی فەلەستین وڵاتێک و مردمهایەک کە چەندین دەیە لە ژێر فشار و زەخت و کوشت و کوشتار و سەرکوتی دەوڵەتی ئیسرائیلدان. دیارە لە سەرەتاوە تاتی تەسیری بزوتنەوەهای زۆر سکولار چاپ لە وڵاتی فەلەستیندا زۆر لە دەورەیەکدا قەراردادهایەکی بینەلملەلی هاتەکایەوە کە حتا ئیسرائیل پایبند نەبوو بۆ قەراردادە بینەلملەلیانە. ئاخردانەکەی قەراردادی ئۆسلۆ بوو کە هیچ کام لە بەندەکانی کە حتا ئامریکا و وڵاتانی زلهێزیش
پیشنەهادیاندا بوو لە ناو کۆمیسیۆنەکانە بوون ئیسرائیل هیچ کام لەوانەی جێبەجێ نەکردووە نەتەنیا جێبەجێ نەکردووە تەواوی شاری غەزا کە نزیکەی 2.5 ملیۆن خەڵکی تایان نیشتەجێن هەمووی ئەمانە وەکو زیندانێکی گەورە لێ کردووە ئاو بەرق نان حتا هاتوچۆ خەدەماتی بێداشتی و دەرمانی هەموو ئەمانەی لە چنگی خۆیدا ڕاگرتووە و ڕۆژانە زەوی خەڵکی فەلەستین داگیر دەکاوە شارێکی تایە دروست دەکات هەنێ مەجموعەی ئەم شتانە ئێمە دەگەینێ بەو نەتیجە کە نابێت خودی ناوەرۆکی مەسلەی فلستین وەکو مردمێکی زوڵم لێکراو داگیرکراو و مەسلەیەکی عومدە تێکەڵاو بکەین لەگەڵ مەسلەی جەریانێکی ئیسلامی جەهادگەرای زۆر تونڕەوە تێکەڵاو بکەین دیارە من لە ناو قسەکاندا وتم ئەوەی کە کۆماری ئیسلامی ئەیەوێت بە شێوەی زۆر ریاکارانە لە حەماس و یا بەعام لە خەڵکی فەلەستین دفاع بکە ئێمە نابێت لەو واقعیەتە یا دووچاری نوعێک بەرحاڵ ئەوە بین لە داخی کۆماری ئیسلامیدا و لەو حمایەتەی کۆماری ئیسلامیداکە کولی ناوەرۆکی مەسلەی فلەستین ئەمەش بینەژێر پرسیار مەوزایی دروست بە بڕوای منەوەیەکە ئەم کۆماری ئیسلامی دخالەتی کۆماری ئیسلامی کوشتنی خەڵکی غێرە نظامی لەلایەن حەماسەوە بەرگرتنی انتخابات و حتا بوون بە کێشەی خودی حەماس و جەهادی ئیسلامی لە منتەقەکەدا ئەمانە بنینە لایەکەوە و ئێمەش محکومی بکەینەوە نۆعەکارانە لە عینی حاڵە ئەو دەستێوەردانانەی ئیسرائیل کە هیچ جیاوازیکی نیەوە بگرە زۆر زۆر شەدیدتریچە لە ئەو کارانەی کە گروپهای چەکداری ئیسلامی دەیکەن بە دژی ئیسرائیل ئەوانەیش محکوم دەکەین و پێشمان وایە کە تەنیا ڕێگە نە لە تەرێقی کوشتن و دووبارە باستەولیدی خشونەت و چرخەیەکی زۆر تاریخی بەڵکو بە ڕسمیەت ناسینی یەکتر وەلانی کەم ئەو قەراردادە بینەلملەلیە کە هەردوو وڵاتی بە ڕسمیەت ناسیوە و خەڵکانێکی سۆڵخواز لە هەردوو لاوە هەوڵی بۆ بتە زۆر باشە کاک شۆڕژ منیش لەسەر ئەمە بۆ هامڕام بەڕاستی ساڵهای ساڵە دەوڵەتی ئیسرائیل زیندانێکی گەورەی بۆ 2 ملیۆن خەڵکی بەدیفاع دروست کردووە یعنی ئێمە لە ڕاوبوونی مافی خەڵکی فلستین نابێ بە ئاگابین بۆ دەبێت لێرەشدا ئەمە بڵین بەڕاستی حەماس نێونەری خودی خەڵکی فلستین نییە بەشێک لەوەیە کە مەسەلەن لەنان دوو بەرە پێک هاتووە بەرەیەک مەسەلەن دیفاع لە ئیسرائیل دەکەن و بەرەیەک دیفاع لە خەڵکی فلستین دەکەن ئەمە هەرو قسانی کە خۆتان ئاماژتان پێدا ئێمە بە خااتری کە کۆماری ئیسلامی دفاع لە حماس دەکات ئێمە ئەمما ڕەوایی کە خەڵکی فلستین بە ڕسمیەت نناسین ینی هەمووی ئەمانە ئێمە بەو دەگەینە ئەمە دیارە لەو شەڕەدا زیان زۆر دەبیندرێت و سوودیشی لە دەبیندرێت بەڕای ئێوە دەرەنجامی ئەم شەڕە چی دەبێت و سوود و زیانەکان چۆن دەبینن ئێوە چێ زیاتر سوودی لە دەبینێت لەم شەڕەدا بنظری من لەوانەیە یعنی ئەوەی کە پێشبینی بکەی لایەندەدا چی ڕوئەدا بەستگی هەیە بەو تەحوڵاتی کە لە چەند ڕۆژی ئایندەدا دێتەکایەوە ئینسان دەتوانێت بڵێ چەندین ئەمکان وجودی هەیە کە یا ئیسرائیل بێوێت تۆزێک ئەوە بۆ هەتەی و یا ئۆتۆریتەیە کە تێکشکاوە بە تایبەتی لە لەحازی نظامیەوە بهێنێتەوە جێگەی خۆی و ئەمەڵیاتێکی بەرحال بەربراو ئەنجام بد بەربڵاو ئەنجام بدا و دووبارە بگەڕێتەوە یا چەند نەفەر لە سەرکردەکانی جەهادی ئیسلامی و یا حەماس بکوژێت فەرماندەکانیان بکوژێت چەندین ئەقدامی ئاوا بکە و بەرحاڵ بگەڕێتە دواوە و یا ئەوەی کە نەخێروا نەبێت و دەستکا بە شەڕێکی زۆر زۆر گەورە و بەربڵاو کە پای کۆماری ئیسلامی و حزبوڵای لوبنان و حوسیەکان و لەلایەکی ترەوە وڵاتانی عەرەبی بکێشێتە ناوم کایەوە کە ئیتر پیشبینی ئەو شەڕە زۆر زۆر سەخت دەبێ بەڕاستی لەبەرەوە ئیتر پای وڵاتانی زلهێزی تری وەکو رووسیە و چینیش دەکێشێتە ناوەم شەڕەوە کەەوە احتمالێکی زۆر زۆر زاییفەوە هەموو کەس تقریبن وەکو ئەمکانێک دەیبینن بەڵام
ئێستا ئامادەگی بۆ هەمچین شەڕێک لەم دەورەدا وجودی نییە، بەڵام ئەوەی کە کێ زۆرتر نەفعی لێ دەبا بنەزەری من خودی وڵاتی ئیسرائیل و نە وڵاتی ئیسرائیل دەوڵەتی کە لەسەر کارە زۆر نەفعی لێ دەبا. ئێوە دەزانن کە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا خەڵکانی ئیسرائیل لە دژی دەوڵەتی ڕاستی ئیسرائیل و بەنیامین نەتانیاهوو دەڕژانە سەر شەقام و اعترازیان دەکرد بەو کەمکردنەوەی دەسەڵاتی قانون دەسەڵاتی خەڵکی، بەڵام نێتانیاهو هیچ کام لەو هەوڵانەوە اعترازاتانەی بەڕسمیەت نەدەناسی. ئۆپۆزیسیۆنێک شکلی گرتبوو وە کۆمەڵگەی کردبوو بە دوو قۆتبەوە. چەندین پەروەندەی خودی نێتانیاهو هاتبووە ڕوو کە هەوڵی محاکمەکردنی نێتانیاهو بە جۆرمی فساد و چەندین کڵاوبەرداری حتا چەندین شتی ئاوا لە کایەدا بوو. ئەم هێرشە وەکو نێعمەتێک بوو بۆ ئەو. بۆیە من لە قسەکانم داوتم کە هێرشێکی لەو چەشناوە تەسویرێک کە لە زێهنی خەڵکدا لە سەراسەری جەهانات دەیدا ئەو تەسویرەی نییە کە خزمەت بکە بە خەڵکی فەلەستین لەلایەن حەماسەوە. و ئەوەڵین بەرەندا لەو شەڕەدا دەوڵەتی ڕاستگەرای نێتانیاهووە کە توانیویەتی کۆدەنگیەک دروست بکە لە ناو خودی ئیسرائیلە، حتا بەشێک زۆر لە ئۆپۆزیسیۆن بێنێتە پاڵی خۆی و دەوڵەتێکی شەڕانی ئەسراری دروست بکات. ئەمە براوەی یەکم. براوەی دووەمیش 4 مانگ لەوە پێشیش هەر لە خودی غەزەش خەڵکی فلستین دژ بم دەسەڵاتدارەتەی خودی حەماس خۆپیشاندانێکی گەورەشیان بەڕێوە بردبوو، هەتا 3-4 ڕۆژ لەسەر خیابان بوون، ینی خۆپیشاندانەکان دژ بە خودی حەماس بوو. ینی لە بەرامبەریشدا حتا خەڵکی مەدەنی غەزەش دیارە ناڕازین بە دەسەڵاتدارەتی حەماس. نەدەقیقەن گەرەکماوە بڵێم، یعنی نەهایەتەن چەک کەسان یعنی دوو لایەنی ئەفراتی کە زۆر دوورن لە نوێنەرایەتی هەم خەڵکی ئیسرائیل و هەم خەڵکی فلستین قازانجی لێ دەبینن. حەماس بەشێکە لە دەسەڵات، یعنی 20 ساڵی ڕابردوو بەشێک بۆ لە دەسەڵات و حتا پێشی بە انتخاباتیش گرتووە، یعنی لە ساڵی 2006 بەرەوەلا پێشیان بە انتخاباتیش گرتووە و دەبینینیش کە ئەقدامە حتا مەجموعە ئەقداماتێکیش کە دەیکەن نەتەنیا ڕەبتی بە خەڵکی فەلەستین و متاڵبەی خەڵکی فەلەستینە و نییە، دژایەتی ئەوانەش دەکات. بزوتنەوەی فەلەستین لە ناوەرۆکی خۆیدا ئەگەر بۆ ساڵهای ڕابردوو بگەڕینەوە بزوتنەوەیکی زۆر پێشکەوتوو سێکۆلار چەپ عەداڵەتخواز بووە، کامانە بە لاڕێدابردنی ئەوانە بە وەسڵکردنی خۆیان بە وڵاتانی زلهێز وەکو کۆماری ئیسلامی و قەتەر و ئەوانەدا هەوڵیان داوە نەوعێک حکوومەتێکی فاسد لە مەنتەقەکەدا دروست بکەن کە تەواوی استراتیژی و بەرنامە و هەموویان لە خزمەتی کۆکردنەوەی دەسەڵاتە لەژێر دەستی خۆیاندا. بۆیە ئەوە دروستە. من دڵێم براوەی یەکەمی هەردووی ئەم شەڕانە ئەوەڵی ئیسرائیلە کە دەوڵەتێکی دەستڕاستیە لە سەرکارەوە و خەڵکان لەسەر شەقامەوە بە سەدان هەزار خەڵک لەسەر شەقام بوو توانیوێتی کۆدەنگیەک بێرێ، حەماسە توانیوێتی خودێک نیشان بدا و بێزافەیەوانە دەوڵەتی زۆر ئەوە دەوترێت کە رووسیا زۆر لەم شەڕانەدا نەف دەبا. رووسیەیەکە فشارێکی زۆری لەسرە لە شەڕی ئۆکرایندایە، تقریبن دەتوانێت ئەو فشار و فکوسە کە لەسەرەتی ئێستا تۆزێک کەمی بکاتەوە و بەم جبهە کراوەتەوە لە فەلەستینا وڵاتانی زلهێزی دنیا دەبێ ئەو کۆمەکانە بەشێکی زۆری بنێرن بۆ ئیسرائیل کە بتوانێت شەڕانە بەڕێوە ببە. بۆیە وە کۆماری ئیسلامی لەلایەکی ترەوە کۆماری ئیسلامی هەروە کەوتم نەفعی کۆماری ئیسلامی لە ئاژاوەگێڕیە لە خودی منتەقەکەدا بۆی کە بتوانێت دوو بمێنێتەوە. ئەوە دەستیش ناپارێزێک لە هیچ قەتڵ و عام و لە کوشتنی خەڵکدا.
ئێمە کە دەبینین بزوتنەوە هەیە کە لە ئێرانە لە کایەدا بووە لە کوشتنی هەزاران لای و گەنج و کچ و جوانی ئەو ئێرانەدا دەستی نەپاراستووە. ئێستش لە شێواندنی ئەم ناوچەدا بۆی کە بتوانێت ئەو فشارانەی کە لەسەری خۆی ئەو بحرانانەی کە هەیەی ئەو عدەمی مەشروعیەتە کە هەیەی لە خۆی دوور بخاتەوە. کۆماری ئیسلامیش دەتوانێت یەکێ لە بەرەندەکانی ئەم شەڕە ببێ. بۆیە من پێم وایە زۆر سەختە پێشبینیکردنی ئەم ڕوودادانەی کە خەریکە ڕوو ئەدا، بەڵام نەهایەتەن وا دیارە کە هیچ کام لەو لایەنانە نە ئیسرائیل و نا کۆماری ئیسلامی و نە حەماس نایانەوێ شەڕێکی بەربڵاو دەست پێ بکە. زۆر باشە کاک شۆڕش چوونێمە کاتی بەرنامەکەمان کەما بە بینە سەر بابەتی ڕۆژاوە. من لە سەرەتای بەرنامەکەدا باسم لەوە کرد کە دەوڵەتی تورکیا ئێستا کە دەزانێت چاوی هەموو بڵین دنیا لەسەر فلستین و ئیسرائیلە، لێرەدا کەڵک لەو بێدەنگیە وەردەگرێت و هێرشێکی نوێی بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەست پێ کردوێتەوە. زانیاری زیاترتان لەسەر ئەگەر ئەمەشەیە تکایە بۆ ئێمەشی باس بکەن. بڵێت تقریبن لەو بێخەبەریەی کە هەیە وەیە خۆ بە نەبینینی ئەو واقعیەتانە لەلایەن ڕەسانەهای گەورەوە، ئەردۆغان و دەوڵەتی ئەردۆغان هێرشێکی بەربڵاویان دەست پێ کردووە بۆ سەر ڕۆژاوای کوردستان. نەتەنیا سەر ڕۆژاوای کوردستان، کەمپی پەنابەرانی مەخموریشی دوێنێ شەو بۆمباران کردووە بە پەهبات. لە لایەکی ترەوە ئەمڕۆ لێدوان دەدا ئەردۆغان دەڵێ ئەوەی ڕوو دەدات لە غەزەدا قەتڵ و عامە، بەڵام خۆی بە هەمان شاید بڵێم زۆر لەوە زیاتریش ڕۆژانە تەواوی ژێرساختای ئیقتصادی و ئاو و بەرقی ڕۆژاوە دەکاتە ئامانج و لیان دەدا. و لەلایەکی ترەوە ئەویش هەر بە هەمان شێوە مەحاسرەیەکی بەربڵاوی دەست پێ کردووە و لە بە کەڵگوەرگرتن لە پێشڕەفتەترین چەکها، چەکی ئاسمانی و بێزافەیەوەی لە ڕێگەی زەوینیەوە دەیان گروپی چەکداری ئیسلامی لە اختیاریدایە هێرش دەکاتە سەر ڕۆژاوای کوردستان. بڵێ خەبەرش ڕاستە و لەو وەزیەتەی کە ئێستا لە کولی خاوەرمیانەدا لە جەریاندایە، یەکێ لەو کەسانەی کە خەریکی و خێریشی لێ دەبینێت لەو بێخەبەریە ئەردۆغان دەوڵەتی ئەردۆغانە کە هێرشێکی بەربڵاوی تورکیا ئەم کاتەی بۆ هێرشەکان هەڵبژاردووە. دقیقاً کاتێکی زۆر باش دەزانێت وڵاتانی زلهێز بەعام ئێستا دەرگیری ئەو شەڕەن و بە هیچ عنوان نایانەوێت فۆکوسی خۆیان لەسەر ئیسرائیل و فەلەستین لا بهێنە سەر وڵاتێک کە بەشێک لە ناتۆیە. و بەم شێوە بەرحاڵ خەریکە ئەردۆغان لەو فرسەتە ئستفادە دەکا و بەتایبەتی خەڵکی سڤیلیش دەکاتە ئامانجی خۆی و هیچ ترسێکی نە لە جەوامی بینەرملەلی هەیە و نە ئەواقبێکە احتماڵەن لەلایەن سازمانی ملەلەوە و یا شەورای ئەمنیەتەوە بەردەرگای پێ بکرێت. زۆر باشە کاک شۆڕش، بەڕای ئێوە بەرامبەر ئەم ڕادێ لە شەڕ و کوشتارە لە ڕۆژهەڵاتی لاوەڕاستدا چ ڕێگایەک بۆ ئاشتی دەتوانێت بوونی هەبێت؟ ئەسەن هیچ ڕێگای هەیە؟ بە بڕوای من ڕێگە زۆرە، بەڵام بە مەرجێک کە خەڵک تقریبن ئەو زەرورەتە دەرک بکەن، ئاگاهیەک کەسب بکەن و جنبش‌هایە کە تەرەفداری سڵحە بکەوێتە ڕێ. وتە مەسەڵەن ئێستا ئێمە دوو لایەنی جەنگ تەڵەب لەم شەڕەی ئیسرائیل و فەلەستیندا دەبینی. لەوانەیە هەزاران ئینسانی سڵح تەڵەب هەم لە ئیسرائیل و هەم لە فەلەستینە وجودیان ببێ کە هەردوو لای یەکتر بە ڕەسمیەت بناس و هیچ خێرێکیشیان لەوەدا نییە کە بەرامبەر بە یەکتر، بەرامبەر بە برا و خوشک و ئازیزانی یەکتر چەک بکێشتن و یەکتر
بکوژن و هەڵبدرن. بۆیە تا زمانێکە ئەو خەڵکە یعنی بزوتنەوەیەکی زۆر زۆر سۆحتەڵەب کە ئەساسەکەی بەرەساسی ئەنکارکردنی یەکتر نەبێت، ئەو کاتە دەتوانین ڕەنگی خۆشی و سۆح لە خاوەرمیانەدا ببینین. بەبوونی وڵاتانی زلهێز ئەمپریالیست کە خەیر و منفعەتیان لە شەڕایە خاوەرمیانە ڕەنگی خۆشی نابینێ. من حەزەکەم لێرەدا ئشارە بەوە بکەم کە کۆماری ئیسلامی سیاسی، تاڵبان، داعش، ئەلقاعدە هەموو ئەمانە ساختەی دەستی ئەمپریالیستەکان و ئەمریکان. زمانێکە شۆرەوی لەسەر دەسەڵاتا بوو بۆی کە بتوانن دژایەتی یەکێتی سۆڤیەت بکەن لەو دەورەدا ئەم هێزە چەکدارانەیان دروست کرد، تەسلیحیانیان کرد، دفاعیانیان لیان کرد و کۆماری ئیسلامیش خۆی نەتیجەی یەک دانە تەوتەعەی بینەلملەلی بەر عەلەی ئینقلاب لە ئێراندا بۆ ئێستا گیریان کردووە بەدەستیەوە. یعنی منفعەتی ئەوان و منفعەتی اقتصادی و ژێوپۆلیتیکی ئەوان لە منتەقەکەدا وای کردووە کە ئەو منتەقە ئێستا بووە بە مەیدانێک شەڕ و ململانێ هەم وڵاتانی زلهێز و هەم قودرەت‌های ناوچەیی. ئەگەر خەڵکی ئەو ناوچەیە ئەوانە لە یەک بداتەوە، ئێمە مەسەڵەن لە شۆڕشی ژینادا دەمانبینی، ئەنێ هەوڵدان شۆڕشێکی زۆر بەربڵاوی جەماوەری ڕادیکال لەکایەدا بوو، بەڵام هەوڵهایەک بوو کە دیکتاتوریەکی تر بەسەرماندا زاڵ بکەن. هەر ئەمڕۆ سیا گزارشی داوە کە لە کودتای دەورانی مصدقدا کارێکی نادموکراتیکیان کردووە. یعنی منزوری منەوەیە کە ئەو شەڕانەی کە ڕوودەدا لە خاوەرمیانەدا منفعەتێکی زۆر زۆر اقتصادی گەورەی هەیە، هەم بۆ ئەو کارخانە چەکسازیانەی کە ملیاردها دلار خەریکن خەیر و منفعەت دەبینن، هەم بۆ ئەو شرکەتە گەورانەی کە لە باسازی ئەو مەناتقە جەنگزەدەدا خێر دەبینن و هەم بۆ غارەتکردنی مەنابەی ژێرزەمینی و تەڵاو و نەفت و گاز و هەمووانە کە لەو منتەقەدا هەیە. ئەمە پێمان دەڵێ یعنی ئاگاهیەک کە ئەم خەڵکت دەبێت دەستی پێ پەیاکە ئەوەی کە منفعەتی خۆیان بەدەستی خۆیان چارەسەر دەبێت، سەرنوێشتی خۆیان دەبێت بیگرنە دەست و بەرعەلەی هەموو ئەو گروپانەی کە و ئەو وڵاتانەی کە دیکتاتوریەوە قەستی ئەوەیە زیادەخوازی بکە لە منتەقەکەدا، یەکێک دەیەوێ ئیمپراتوری عوسمانی زیندوو بکاتەوە، ئەوی تر دەیەوێت شیعیزم بگەێنێت بە دەریای مدیترانە، ئەوی تر دەیەوێت چەک بەفرۆشی و نەفت غارەت بکە. یعنی ئەو خەڵکە بگەیت بەم ئاگاهیە و خۆی ڕێکخراو بکە لە هەموو ئەم وڵاتانە وەکو پێشتر ئێمەوە ئەو شتانەمان بینیوە لە دەهەی 1920دا کە بزوتنەوەهای دژ بە ئێستەعمار، دژ بە دیکتاتوری لەکایەدا بوو، بەڵام بەداخەوە بە هەندێکیان توانیویان هەندێکیان نەیانتوانی و ئێستا بەرحاڵ من پێم وایە ئەو زەرورەتە دووبارە هاتێسەوە کایەوە کە بزوتنەوەهایکی حەقوازی سۆحتەڵەب ڕادیکاڵ و پێشڕە و سێکولار لە منتەقە سەر هەڵبداتەوە و سەرنوێشتی ئەم خەڵکە بگەڕێنێتەوە بۆ دەستی خۆیان. زۆر باشە کاک شۆڕژ، من یەک پرسیارم لە بیش و تکایە گەر دەکرێت بەم پرسیارە جواب دەیەوە. دیارە خۆ ئەو بۆ خۆت لە قسەکانیشدا ئاماژەت پێکرد، مەسەڵەیەکی وەک ئەردۆغان دێ باس لە جنایەت دەکا کە بۆ خۆی لە پەنادەستی خۆی هەر ڕۆژە و هەر ساڵە جنایەت دەخڵقێنێ دژ بە سیستمێکە لە ڕۆژاوا، سیستمێک کە بۆنی ئینسانیەتی لێ دێ لەوێ یەکسانی ژن و پیاو هەیە، ئازادیەک هەیە، بەڵام ئەو دژ بەم سیستمە هەموو ڕۆژە جنایەت دەخڵقێنێ. بەڵام بۆچی ئێمە ئەو چاوەڕوانی کە دەکرا لە ئەو پشتیوانیە لە ڕۆژاوا بکرێت نەکرا، بەڵام بۆ حەماسێک یا بۆ شەڕێکی کە لە بینی فلستین و ئیسرائیلدا هەیە بگرە حتا ئێمە لەو کوردستانەی ئێرەش ئەوەندەی کە پشتیوانی لە فلستین کرا یەک دەهمی ئەمەش ئەم پشتیوانیە لە ڕۆژاوا نەکرا. هۆی ئەمانە چییە؟ هەموو ئەمانە بۆچی دەگەڕن؟ هەرچەند بۆ خۆشتان لە باستان لەو کرد کە ئیمپریالیزمە بۆ بەرژەوەندی خۆی ئەو لە بەرژەوەندی خۆی دەگەڕێت، بەڵام چاوەڕوانیتان چی بوو لەوە دەبایە چی بکرا بۆیە کە نەکرا ئەو پشتیوانیە بەرینە لە ڕۆژاوا بکرێت؟ بنظری من یعنی ئەگەر بڕواتەوە حاڵەتێکی ئاوادا کە هێرشی زەوینی و هێرشێکی بەربڵاوتر بکرێتە سەر ڕۆژاوا، من دڵنیام لەوەی کە خەڵکانێک کە پێشووتر بۆ کۆبانی
دژ بە داعش لە شەڕی ئەفریندا هاتنە سەر شەقام دووبارە دێنەوە سەر شەقام و دژ بە داگیرکەری ئەردۆغان اعتراز دەکەن. بەڵام ئەوەی کە لێرەدا هەنێ بە نەزەری من بۆ هێزێکی پێشڕە و ڕادیکاڵ یعنێ جیاکردنەوەی دوو ئەمر و ئەرکی گەورە کە لەسەر شانێتی دروست نییە. یعنی ئەوەی کە من ئەولەویەتی نەتەن مەسەلە لێرە حەماس نییە، مەسەلە لێرە فەلەستینە. یعنی ئەولەویەت بەندی کە ئەوانە کوردن و ئەمانی تر عەرەبن. ئەمە ڕیشەکەی بازم هەرەوە ناسیۆنالیزمەیە کە شەڕی بینی کورد و تورک بینی عەرەب و ئیسرائیلی دووبارە دەکاتەوە. ئەگەر هێزێ ئەنتەرناسیۆناڵە، ئەگەر هێزێ چەپە ئەولەویەت بەندی ناکە. من هەرەوەندا کە منداڵێک دەبینم لە ڕۆژاوادا گیانی بەخ کردووە بریندار بووە هەر ئازارم دەدا، هەر بەو دەرەجێش منداڵی فلستینیش ئازارم دەدا. بۆیە ئەگەر خەڵکانێکی زۆر دەڕنە سەر شەقام و من بینیومە بە تایبەتی لە سەر شەقامی ئوروپادا شعار دەدەن دوو مەسلەی عومدە کە جوابی وەرنەگرتووەسەوە وە زەخمهایەکی گەورەیە لە ڕۆژهەڵاتی ناویندا مەسلەی کوردستان و مەسلەی فەلەستینە. مردمێکی بێئازار بە چەند دەرەجە خەڵکی کوردستان ئازاریان بینیوە، خەڵکی فەلەستینیش داگیر کراوە. بۆیە بۆ ئێمە لانی کەم بۆ من جیاوازیەک دانانم تەنیا بە دەلیلی ئەوەی کە کوردن لە بینی ئینسانێکی عەرەب لە بینی ئینسانێکی کورد و هەردووکیان وەکو یەک سیر دەکەم. جیا لەوەی کە لە عینی حاڵیشدا هەموو دەستێ وەردانانەی کۆماری ئیسلامی و حەماس و گروپهای چەکداری ئیسلامی کە ڕەنگ و بۆی ئەو بزوتنەوەی چە خراپ دەکەن مەحکوم دەکەن. زۆر باشە کاک شۆڕش، من پرسیارێکم نییە، خۆتان ئەگەر دەزانن خاڵێکی نەوتراوت باس نەکردبێت فەرمولا لە کۆتاییدا. نەخێر زۆر زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێ زۆر سپاس بۆی کە ئامادە بوون لە بەرنامەیەشدا. سپاس بۆ کاک شۆڕش کەریمی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە. زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست، سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون. هیوادارین کە ئەم بەرنامەیەشتان بەدڵ بێت و کەڵکی پێویستیشتان لێوەربێت. کاتێکی خۆش.